هەیەی سڵاتە بێت کەمپینی دەستەی گەشت و گوزار کەمپینێکی هۆشیاری گەشتیاریە لە نێو ناوەندەکانی خوێندن لەمڕۆ کەمپینەکە یاخدا بڵێ هەڵمەتەکە دەست پێ کردووە ئێستا لە یەکێک لە خوێندنگەکانی شاری هەولێرین کە دەبینین وتەبێژی دەستەی گەشت و گوزار یەکەم ڕۆژ خۆی سیمینارەکە پێشکەش دەکات گرنگی ناوچە گەشتیارەکان شی دەکاتەوە بۆ خوێندکاران و باز لە سیمینارەکە دەکاتن تیمەکانی گەشت و گوزار لە هۆڵەکانی خوێندن بەردەوام سیمینار ئەنجام بدەن لەمڕۆ تاوەکو مانگێک بۆ ئەوی کە بزانین ئەم سیمینارە بازێسی دەکا باس لە ئەنجامدانی ئەو سیمینار و کەمپینە بکەن مامۆستا ئیبراهیم عەبدولمەجید وتەبێژی دەستەی گەشت و گوزار هاوکات سەرپرشتیاری ئەم کەمپینەشە مامۆستا سڵاو لێبێت وەرە لە سیمینار ڕامگرتی باس لەم کەمپینە بکە باس ئامانجتان لێ ئەنجامدانی چییە و سیمینارەکان کە لە خوێناوەندەکانی خوێندن لە شاری هەولێر جێبەجێ ئەوە ئەنجامی دەدەن ناوڕۆکەی بازێتی دەکات. بەڵێ زۆر سوپاس دیارە کەمپەینی هۆشیاری گەشتیاری لە ناوەندەکانی خوێندن بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت هەنگاوێکە بە ئاراستەی ئاشناکردنی قوتابیانی گەنج بە بایەخ و کاریگەری و گرنجەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان هاوکات دەتوانین بڵێن کە ئامرازێکیشە بۆ وەبەرهێنان لە نەوەیەک کە لە داهاتوودا هەم ڕێز لە گەشتیار بگرێ و هەم لە بایەخی گەشت و گوزار تێبگە و هەمیش بەرپرسیارەتی ژینگەیی لا ببێتە ئەرکێکی پیرۆز کەواتە دەتوانم بە شێوەیەکی گشتی بڵێم ئەم سیمینارانە لە ڕێگەی ئەم سیمینارانە ئێمە کار دەکەین لەسەر ئەوەی کە کللتوری میوانداریکردن زیاتر قوڵ بکەیتەوە و ئەو قوتابیە گەنجانە ئاشنا دەکرێن بە چەمکەکانی گەشت و گوزار و جۆرەکانی گەشت و گوزار ئەمە سەرڕای ئەوەی کە هەوڵێکیشە بە ئاڕاستی ئەوەی کە ئێمە بتوانین هەستی شانازیکردن بە وڵات لە لای ئەم گەنجانە بەرز بکەین و ئەویش لە ڕێگەی خستنە ڕووی ئەو هۆکار و فاکتەرانەی کەوا لە سەدان هەزار گەشتیاری نێودەوڵەتی دیکە کە ساڵانە ڕوو لە هەرێمی کوردستان بکەن. بەڵێ مامۆستا ئیبراهیم ئەگەر باس لەوە کە ینی ڕۆژانە چەند تیم دەگەڕن چەند ناوەندی خوێندن بەسەر دەکەنەوە و تەنیا ئەو پرۆسێ لە شاری هەولێر یان بڕیارتان نەداوە لە هەموو ناوەندەکانی خوێندن لە سەرجەم هەرێمی کوردستانە و سیمینار و کەمپینان ڕابگەیەندرێت. بەڵێ دیارە پرۆژەکە بە شێوەیەکی فەرمی لە دەستەی گەشت و گوزار لە هەفتەی ڕابردوو ڕاگەیەندرا ئێمە بۆ ئەم ساڵەکە لە شاری هەولێر وەکو هەوڵێکی ئەزمموی چەند قوتابخانەیەک بەسەرەکەینەوە بەڵام لەگەڵ دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە تەواوی هەرێمی کوردستان بێگومان بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبراتەکانی پەروەردە لە پارێزگا و لە ئیدارە سەربەخۆکان بەڕێوەبراتی گشتەکانی ئێمە تیمەکان تیمی جیاواز سەردانی زۆرترین قوتابخانەکەن بۆی بتوانین زۆرترین فێرخواز و قوتابی بەشداری پێ بکەین و ئاشنایان بکەین هەم بە بایەخ و کاریگەریە نەبراوەکانی گەشت و گوزار و هەمیش لە ڕووی هۆشیاریەوە بە تایبەتی بەرپرسیارەتی ژینگەی لەلای ئەو خۆشەویستانەمان بەرز بکەینەوە هەمومان هەوڵە دەین کە وەکو گوتمان نەوەیەک پێ بگەێنین کە لە بایەخی گەشت و گوزار هەم لەلایەنە ئابوووریەکەی و هەم لەلایەنی کللتوری و ئەو تابلویانش هەمان لەسەر هەمان بابەتە تابلۆیەکان بەشەکن لەو سیمینارێکە ئەمڕۆ پێشکرا بە سوپاسەوە بۆ قوتابخانەی ئامادەیی کوردستانی گەورە دیارە هەرێک لەو تابلۆیانە تعبیر لە ناوەڕۆکی ئەو سیمینارە دەکەن کە لێرە ئەمڕۆ پێشکەش کراوە تابلۆکان باز لە سروشتی جوان و ناوازەی هەرێمی کوردستانەکەن باز لە مێژووی هەرێمی کوردستان شارستانێتی هەرێمی کوردستان هەروەها کللتوری جیاواز و بابەتە ژینگەیەکانیش بێگومان بەشێکی سەرەچین هەم لە ناوەڕۆکی سیمینارەکە و هەمیش لەو تابلۆیانە کە لێرەدا ئەمڕۆ دەبێت. سوپاسان دەکەم سیمیناری خۆت پێشکەشکە دەستان خۆش ئیبراهیم عەبدولمەجید وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم هەیڤی یعنی وەکو میوانەکەشم ئاماژە بۆدا کە لە هەفتەی ڕابردووە ئەم کەمپینە یاخود ئەم هەڵمەتە دەستی پێ کردووە ئەم مانگە تەنیا لە شاری هەولێر دەبێت لە سەرەتای وەرزی نوێی خوێندنیش بڕیارە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان بە هاوکاری وەزارەتی پەروەردە ئەم سیمینار و کەمپینانە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ خوێندکاران پێشکەش بکرێن.